سڵاوتان لێ بێم کاتتان باش دیارە لە ناوەڕاستی زستانداین بە کوردەکەی پێ دەوترێت چلەی زستان وەرزی سەرماسۆڵەیە لە هەرێمی کوردستان لەم کاتەدا هاوڵاتیان پێویستیان بە ئەو پێداویستیانەیە کە وەکو گەرمکەرەوە بۆ خۆیان بەکارهێنن کە شتی زۆر سەرەتاین لەوانە نەوت بنزین غاز کارەبا سوتەمەنی هەموو ئەوانەی کە لەم کاتەدا پێویستیانە هاوڵاتیانی هەرێمی کوردستان دەتوانین بڵێن لە قەیرانێکی یەکجار زۆران بەهۆی نەبوونی ئەو شتانی کە بۆ گەرمکردنەوە لەم وەرزەدا بەکاردەهێنرێت. من لە ڕێگەی تەلەفۆنەوە پێشەوەی باسی گرفتەکە بکەم کەریم عەلی ئەندامی ئەنجومەنی پارێزگا سەرۆکی لیژنەی پیشەسازی وزە لەگەڵمدایە. کا کەریم ئەم کاتت باش ئەگەر پێمان بڵێ کێشەی سوتەمەنی بە دیاریکراوی نەوت و غاز چییە؟ کاتی بەڕێز ساردەتەواوی بیسەرانی سایتە بەڕێزەکەتان باش سەبارەت بە گرفتی شتەمەنی لە ساڵی 1991 کە ئەم حکومداریەی لە هەرێمی کوردستان حکومەتی هەرێمی کوردستان دروست بووە کابینەیەک لە دوایەکانی حکومەتی هەرێمی کوردستان هاتوونەتە سەر کار هەتا ئێستا بەردەوامیان هەیە ساڵ بە ساڵیش یعنی چۆن لە هاوڵاتیە لە خۆزگەم بەپار لەم ئەم بابەتانە ئەم گرفتی شتەمەنی لە هەرێمی کوردستانە هیچ گرفتێک بوونی نییە تەنها گرفتی ئیدارەدانی کەرتی شتەمەنیمانەیە چونکە ئەگەر گرفتی ئیدارەدانی چاک بکرێت و ئەو پلان و بەرنامانەی کە داڕێژرێ لەسەر خواستی بەرژەوەندی وڵاتیان بێ بە دڵنیایەوە نەگرفتمان نابێ و هاوڵاتیانی ئێمە زۆر چێژی باش لە ئەو سەرۆت و سامانە وەرەگرن کە خوای گەورە پێمانی داوە. بەڵام بەداخەوە ئەم دەسەڵاتدارانەی لە هەرێمی کوردستانە هەیە وا دیارە نیازیانەوە بووە نیازیانەوەیە کە ئەم سەرۆت و سامانەی کە خوای گەورە داوەتی بە هاوڵاتیان لە خاکەکەمانە هەیە بۆ بەرژەوەندی هاوڵاتیان بەکار نەهێنێ. ئەگینا ئێستا ئێمە غاز ڕێژێکی زۆر هەیە خاوەنی هەشتمینەتێکی غازی سروشتین لە جیهانە ئەوە ئێستا هاوڵاتیانی ئێمە هەر باسی غاز نەبووایان باسی بتڵی غاز نەبووایە هەموو ماڵێک بۆ ڕێغازی تیا بووایە هەموو ماڵێک هەروەها لە بواری نەوتی سپیا ئێمە خاوەنی نەوتە نێرینە دەرەوە نەوتی خاوە نێرینە دەرەوە بۆ بەنزین بە هەمان شێوە. بەڵام بەداخەوە عەقڵێتێک نییە بۆ ئەوەی سامانی ئەم وڵاتە بۆ بەرژەوەندی هاوڵاتیان بەکاربێنێ. ئەگینا هیچ گرفتێکی شتەمەنی و جۆرەکانی نابێ لە هەرێم. باشە باس لەوە دەکرێت کە غازی هەرێمی کوردستان دەبرێتە دەرەوەی وڵات ئەم پرسە چییە؟ جەناب دوابزان چەند جارێک ئاماژەت پێداوە ئەبرێ بۆ کێ غازی هەرێمی کوردستان و ئەو بڕێکە بۆ سلێمانی دابین نەکرێت بڕەکەی چەنە؟ بە پێوگرێ بەسەی لە نێوان کۆمپانیای ساوت کوردستان و کۆمپانیای دانەغاز و هەروەها بە چاودێری وەزارەتی سامانە سروشتەکان کراوە ڕۆژانە 1000 تەن بۆ 1050 تەن غاز دانراوە بۆ ناوچەکانی هەرێمی کوردستان. لەو چوارچێوەیە بڕی 230 تەنە درێ بە پارێزگای سلێمانی بە ئیدارەکانی ڕاپەڕین و پارێزگای هەڵەبجە و ئیدارەی گەرمیانیشتەوە. ڕێژەکە زۆر کەمە خواستی هاوڵاتیان لەم کاتتا زیاد دەکا و هەروەها بە پێی ئەو گرێ بەسە ینی سەتاسی ئەو کۆمپانیایە توانێت بە بازرگانی بفرۆشێت لە ئێستادا ئەو بازرگانیە ئەنێردێتە دەرەوە ئەو غازە بەشێکی زۆری ئەنێرێتە دەرەوە بۆ وڵاتانی پاکستان ئەفغانستان ئەرمەنستان کە هەمووی بە بەڵگە لامانەوە لە ئێستایشدا دوای ئەوەی ئەم بابەتانەمان باس کرد و ئێستادا بەشێک لەو غازانە چی لە مەرزی باشماق و چی لە بانی مەقان ڕاگیراون و ماوەی چەند ڕۆژێکە لەو ساحانە بەشێک ڕاگیراون و بەڕاستی بەداخەوە ئەمە نەبوونی سیاسەتێکە لەلایەن حکومەتی هەرێمی کوردستان و وەکوتم ئێمە غازمان زۆرە ئەکرێ هاوڵاتیانی ئێمە سوودی تەواو لە غازی سروشتی ببینن دواتر هەرچی ژێژەیەکی زیادە زۆر ئاسایە با بنێرێتە دەرەوە مادام لە هاوڵاتیان زیادە. بەڵام لە ئێستادا ئێمە گرفتی غازمانەیە هاوڵاتێکی سنووری چەمچەما سنووری ڕاپەڕین سنووری گەرمیان سنووری هەڵەبجە سنووری سلێمانی ئەبینی سەرا ئەگرێ بۆ بوتڵێکی غاز ئەمە هەر معقولێتی تیانێتەوە غاز بنێریتە دەرەوە و بەو شێوازە بڕوا. ئەگەر بازرگانی گرێبەستی بازرگانی بۆ کراوە ئەتوانرێ ئەو بازرگانی لە ناوخوا بکردن و فرۆشتنی پێ بۆی زیاتر نرخی غازەکە بەرز دەبێت. بەڵام بەداخەوە هەتا ئێستا نەتوانرا ئەو ڕێگیری بێت سەر ڕایەوە ئێمە چەندین هەوڵمانیش داوە چی وەزارەتە معنیەکان چی وەزارەتی سامانە سروشتەکان چی وەزارەتی داراییشمان ئاگادار کردوتەوە بۆی نەیە ئەو دەبڕاتە دەرەوە. بەڵام بەداخەوە ڕۆژدوو زۆر سپاس بۆ ڕوونکردنەوەکانت بەڕێز کەریم عەلی ئەندامی ئەنجومەنی پارێزگای سلێمانی. زۆر سپاس بۆ ئەوەی زانیاریت پێماندا لەگەڵمان بوویت لە تەلەفۆنەوە. من ئەمەوەیە ئێستا یەکێک لە بەنزینخانەکانی شاری سلێمانی دێرە لێرەدا بە شێوەی بازرگانی هاوڵاتیەکی زۆر لە سەرجەم بەنزینخانەکان ئەو بەنزینخانانەی بە دیاریکراوی کە غازی شلیان هەیە LPGیان هەیە لێرەدا ژمارێکی زۆر لە هاوڵاتیان ئەبینرێت سەرێکی دوور و درێژیان گرتووە بۆ ئەوەی تەنها بت لە غازیان بەرکەوێت. من پێشتر گفتوگۆم لەگەڵیانە کردو دیارە هەیەە بە بانگ غازیان بەرنەکەوتووە لە گەڕەکەکانە غازیان وەرنەگرتووە
منەمەوێت قسە لەگەڵ خۆیان بکەم لەگەڵ ئەو هەوڵاتیانی کە لێرەدان سڵاو لەبێ کاکە پێم بڵێ چەندێکە لێرە وەستاوی و چەندێکە غازت بەرنەکەوتووە. سڵاو لە تۆ بێ وەڵا من سعات زیاب لێرە وەستاوم مانگە گژەبێ غاز هەر نهاتوو بە کۆڵانە بەس بەخێر بن بۆ سەری غاز بۆ سەری نەوت بۆ سەری ئاو ئۆکسسیجین لە وڵاتە ئێمە ئەبێ سەرە بۆ هەمیان بگری ئەوە ڕۆی جارێکی کە باسی بۆری غازکەی غازی ئێمەوەزانم بۆ ئەرمەنستان و پاکستانە ڕوات بۆ وڵاتانی دەرەوە ڕوە زۆر بەداخەوە بۆ حکوومەتی کوردی سپاسانەکەم. چەندێکە لێرەدا وەستاوی بەم سەرما بەم بەفربارین و ئەم وەرزە ساردەکە دەرەجە حرارە لێرە پلەگەرمی دابەزیوە بەشەوە بە دیاریکراوی بۆ ناقز سیانزە ناقز چواردە کێشەی غاز بەردەوامی هەیە کێشەی نەوت بەردەوامی هەیە ئێوە چەندێک نەوت لە ماڵەکەتە هەیە چەندێک غاز لە ماڵەکەتە هەیە. وەڵای من لەوانەیە پارەم بێ نەوت کڕم بەڵام خەڵکێکی پارەی پێ نەوت کڕێ خەڵکێکی بە جیرگانەوە دەکڕێ من داوسەکەم ئاگادارم جیرگانە نەوتیشی نییە بەڵام من سعاتێکە لێرە وەساوم لە سعات 6 بەیانیەوە لە ساعت 7 خەڵک لێرە وەساوە بۆ سەری خاس ساعت چەند ئێستا یعنی ئەکرێ ئەم وڵاتە بەم شێوەیە بێ ئەمجا کێشەیەکی تریش ئێستا دوێنێ پەرلەمانتاری قسەی زۆر جوانی گروتی بەشی هەولێر زۆر لە بەشی سلێمانی زیادترە یعنی دوو مقابلەوە بەڵام ئەوەی کێشەکەی لە سلێمانی و غازەچێ بۆ هەولێر یعنی ئەم فەرق و جیاوازیە بۆچی کە من بۆستم دانی ڕۆ باوەشانی ڕۆ بۆسێ وانە ئەم جیاوازیە بۆ وابێ لە گەڕەکەتان غاز نهاتووە مانگە گەبێ ساڵی غاز نەبینیوە لێرە بە چەندێ بڵێ غاز پڕەکەن لێرە بە عەدادە ئەتوانی 10,000 زیاتی تێ بکەی لە گەڕەکان بە 8.5 بەڵام دەوری چیە کەنێ قیمەتی چە مەجبوری بێ لێرە سەرەگریتونم سەرمایە بۆچی بە پارێ زیاتریش بڵێ. سپاس بۆ جەنابەت منەمەوێت لەگەڵ هەموو هەوڵاتیانە قسە بکەم زیاتر ئەگەر کاتیانە بێ کاکە سڵاو لێبێ پێم بڵێ تۆ چەندێکە وەستاوی بۆ سرێ غاز گیان ببوورە تێنەگەشتم چەندێکە وەستاوی بۆ سرێ غاز چەندێکە غازە بەرنەکەوتووە دەگەبێ وەساوم دەمەکەی وەسایم بۆ غازەوە تا لێرە تەوزەیەکەن بەڵام تۆزە بە سێ ڕابەڕێەوە لە گەڕەکەتانە چەندێکە غازە بەرنەکەوتووە واللهی ڕاستەکەی دەمەکەی ناهاتووە بۆ گەڕەکەکەمانانی تەلەفۆنی شەکەی مەعامیلەکان هەڵێ بەسەر چاویان زۆربەی زۆری موبایلەکان داخن تر ناچارە بەڵاش بزانم بۆ ئەڵێ نییە بەڵێ پارێزگاری سلێمانی باسی لەوە کرد کە کێشەی غاز لە سلێمانی بوونی نییە بەدان جارە قسانە کراوە خوشکە جوانەکە بەدان جارە قسانە کراوە گەری کێشە نەبێم خەڵکە بۆ خۆشی هاتوو بۆ ئێرا بۆسێت بۆچی هاتووە ئێمە باز هەشتی شتەکانە بڵێن هیچی نییە نازەم لە نەوتەوە لە ئاوە لە کارەباوە لە غاز و لە هیچ شتێکمان نییە ئەم حکومەتە بە هیچ شتێک نازانم هەچێک ئەڵێ وەکو شتێک چاوی لێتە بەڵام بەخسەد ناکە زۆر سواس. سپاس بۆ ڕوونکردنەوەکانت دیارە ئەگەر هاوکارم توانێ وێنەکانی ئەم بەنزیخانەیەتان بۆ بگوازێتەوە ژمارێکی زۆر لە هاوڵاتیان لە بەیانیەکی زۆر وەستاون بۆ وەرگرتنی بڵێک غاز یاخود بڕێک نەوت کە بە هەمان شێوە بۆ بەنزینیش بە هەمان شێوەیە لە هەرێمی کوردستاندا لە ئێستا لە پارێزگای سلێمانی گرفتی کەمی غاز نەوت بەردەوامی بوونی هەیە لەم بارودۆخەدا کە وەرزی سەرمانسۆڵەیە هاوڵاتیان لەم کاتەدا پێویستیان بە ئەو شتانەیە کە خۆیانی پێگەرمکەنەوە لە بەڵام وەکو پێویست لە بەردەستیانانی ئەمە لە کاتێکدایەکە لە هەفتەی ڕابردوودا پارێزگاری سلێمانی ئاماژەی بۆ کرد لە کۆنگرێکی ڕۆژنامەوانیدا کە کێشەی غاز لە سلێمانیدا بوونی نەماوە بەڵام ئەوەی دەبینن سرەیەکی دوور و درێژ هەیە هاوڵاتی وەستاوە بە غازی حکومی وەکو خۆیان باسییان کرد و ئەو هاوڵاتیانە باسییان کرد بە مانگ غازی حکومی نەهاتۆ تا گەڕەکەکانیان غازێکیان بەرنەکەوتووە لێرەدا نرخی غاز بە لیترە واتە ئەگەر لە گەڕەکەکاندا پێشتر غازێک بڵێ غاز بە 8,750 پڕ بکرایە لێرە ڕەنگە لە سەروی 10,000ەوە بتوانانی بڵێکی غاز پڕ بکەی کە ئەمەش قورسایەکی دیکە بۆ هاوڵاتیان دروست